حکمی بڕۆکردن بۆ ئافرەت چییە؟ ئەگەر بێت و بڕۆکەی بێتە ناو چاوی. ئەسڵ وایە بڕۆکردن وەکو خۆی بمێنێتەوە براکانم. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێت لەعەنە الله النامصە والمتنمصە. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەعنەتی کردووە لەو کەسەی کەوا بڕۆی ئافرەت ئەکات و ئەوەیشی کەوا بۆی دەکرێت، هەردووکیان ئەوەی بۆی دەکات و ئەوەی بۆی دەکرێت هەردووکیان بەر نەفرەتەکەون. بەڵام حاڵاتمان هەیە، ئافرەتی وا هەیە مەثەلەن ئیستثناء بڕۆی دێتە ناو چاوی، ئەمە بۆی هەیە بیگەڕێنێتەوە حەدی طەبیعی خۆی. و عولەماش دەفەرمون بە مەقەس بێت، بە نەتف نەبێت. نەتف ئەوە هەڵی کەنیت، بە مەقەس بێت، بۆت هەیە تعدیلی کەی، تعدیلی کەی بیگەینتە شێوازە طەبیعیەکەی خۆی. ئەمما بڕۆکردن کە ئێستاکە ئەوەی کەوا دەبینرێت ئیلا ما ڕەحیم ڕەبی هەمووی براکانم، هەمووی ناشەرعی